ئێستا قەرزی بچوك بووە بە پرۆژەی گەشانەوە. پرۆژەی گەشانەوە جیاوازیە لەگەڵ قەرزی بچوك. پرۆژەی گەشانەوە بێ خۆی پرۆژەکەی هەبێ، جا کارگەیە یان دەواجنە بە بڕی 150 ملیۆن دینار پاڵپشتی دارایی یەکرێ بەبێ ئەوەی کە هیچ خازانجێکی لێ وەربژیرە. سەرەتا بۆ ئەزمموی 25 خاوەنکار ئێمە 25 پرۆژە یەکی 150 ملیۆن دینارمان ناونەتێ، خۆشبەختانە 24یان سەرکەوتنیان بەدەستێناوە. ئێستا خەریکی ئامادەکارین بۆ قۆناغی دووەم ئەم جارە 100 پرۆژە بە بڕی 150 ملیۆن تەمویلیانەکەین. ئێمە هەر کۆمپانیەکمان ڕاستپاردووە کە بڵێ گرێبەستمان کردووە لەگەڵیانە، ئەوان هەڵیان ئەبژێرن بۆ ئەوەی هیچ بەحسوبێت و مەسوبێتێکی تیانە بێت. ئەمە بۆ ئێمە تێگەیشتین لەوەی قەرزی بچوك بە خراپی ئیدارە دراوە، بۆیە زۆربەی پرۆژەکان فەشەلیان هێناوە.